مامۆستا محەممەد دکتۆر محەممەد ڕاتب نابلووسی باسی بەسەرهاتێکی ترمان بۆ کات لە سووریا ڕوویداوە لە کاتی خۆیان ئەفەرمێ مامۆسایەکی هاوڕێم بۆی گێڕامەوە کەوا ڕۆژێکیان گەنجێک هات بۆ لام ئەمە بۆ گەنجانە زیاترەوە بۆ هەمووشمانە سوودی لێوەرەگرین ئەفەرمێ گەنجێک هات بۆ لام پێی وتم مامۆساگیان من یەکێکم لەوانەی کە لە دەرسەکانی تۆیە دانشم واتە تەلەبەی تۆم هاتووم نەسیحەتم کەی من زۆر فەقیر و هەژارم باوکو دایکیشم زۆر دەست نەڕۆن ئێستا من لە سۆپەرمارکێتێکە لە دوکانێکە ئیشەکەم دوکانێکی گەورە ئیشەکەم هەر ئەوەنەم پێ ئەدرێ یعنی کرێمانگانەکەم ئەوەنەیە کە بەشی دەوا و دەرمان و خواردنی ماڵەوەمان بکا دایک و باوکم یعنی حتا من ماوم 50 ساڵ تریش من ناومە خاوەن خان و خاوەن ژن و ئەوانە چی بکەم ڕێگام پێ پیشاندە ئەمیش پێ ئەڵێ کوڕم اتقی الله لەخوا بترسە خۆت بپارێزە لە گوناحەکان ئەمیش ئەڵێ مامۆساگیان من چی لەگەڵ تەقوای خوایە بکەم تەقوای خوا نانە ئاوە من چی لەگەڵا بکەم خانووە چییە چی سفادەیەک لە تەقوای خوا ئەکەم تۆ نەسیحەت من هاتووم نەسیحەتێک ڕێگایەکەم پێ پیشاندەی ئەوش ئەڵێ کوڕم اتقی الله ومن يتق الله يجعل له مخرجا ويرزق من حيث لا يحتسب خوای تعالی ئەفەرمێ هەر کەسێ تەقوای خوا بکە خوای تعالی دەروی لێ ئەکاتەوە و لە شوێنێکەوە ڕزقێدا کە حەسابی بۆ نەکرد بێ ئەمیشەڵە سێ بە نائومێدیەکەوە ئەڕوا و دوای ئەوە بیری لێ کاتەوە کە ئەم زۆر بێئەدەبی بەرامبەر مامۆستا کردووە ئەبوایە بەو شێوازە لەگەڵ مامۆستایە قسەی نەکردبایە ئیتر زۆر لۆمەی خۆیەکا و ئەڵێ وەعد بێ ئەبێ ئەوە تەطبیق کەم کە مامۆستا وتی ئیتر لە ئیسەوە دووە ئەبێ بگەڕێم ئەگەڕێ کتێبێکە خوێن تۆ لەسەر تەقوا چییە تەقوا ئەوەیە ئینسانی مسلمان ئەبێ لە هەموو کاروبارەکانی ژیانیا مراعاتی شەرع بکە لەو دقە بەدواوە ئەڕاتە سەر ئەو دوکانە گەورەیە ئیشەکە زۆر ئەگۆڕێ یعنی دقەیە بە فیڕۆ نادا لە کاتی خۆیان کە بۆی دیاری کراوە دێ لە کاتی خۆیشە ئەڕاتەوە کە بۆی دیاری کراوە تەنانەت بۆ نوێژە فەرزەکانیش ئەوەندە ئەڕوا نوێژەکەی ئەنجامەدا و بە عەجەلە دێتەوە 8 دقەی بۆ خۆی داناوە زیاتر کاتی خۆی ناکوژێ بڵێ لەو ڕێگە ئەوەنەم پێچوو ئاوا و نوێژی سونەتم ئاوا کرد و دوای ئەوە سونەتم کرد و خۆی ناخەڵەتێنێ چونکە ئەزانێ ئەم کرێکارە و پارەی پێدرێ لە حەقی ئەوەیە بۆیە زۆر بەجددی دەست ئەکا بە ئیش و کار حتا لە چوونە دەمی کڕیارەکانەوە بە شێوازی ئەچێتە دەمیانەوە جیاواز لە جاران ئەچێتە دەمیانەوە ئەڵەی بۆ خۆی ئیشەکە زۆر بەگەرم و گوڕیەک وان پێکە کە شتەکە بکڕن خاوەنی دوکانەکە یەک دانە ساڵ یعنی ئینەکە مراقبەی ئەم گەنجە ئەکا بۆ ئاوا گۆڕا ئەم گەنجە بۆ ئاوا ملتەزم بووە بە کارەکانیەوە ئیتر بەرەبەرە ئەچێتە دڵێەوە تا ئەگاتە حەدێ ڕۆژێکیان زەویەکی هەیە کابرای دەوڵەمەند ئەم کابرایە زۆر دەوڵەمەندە زەویەکی هەیە ئیتر بەم کوڕە ئەڵێ کوڕم ئیتر لە ئیسەوەدا من خانوویەک ئەکەم لەو زەویە تۆ سەرپەرشتی بکە ئیتر ئەینێرێ بە زۆر بە جوانی سەرپەرشتی ئەکا و ئەمەندە بەڕێک و پێکی ئەیکا ئەمیش زۆر مراقبەی ئەکا زۆر بەوردی مراقبەی ئەکا یعنی ئەم گەنجە یەک خیانەتێک ناکە یەک دینارێک یەک ڕیاڵێک ناخاتە گیرفانی خۆی زۆر بە جوانی ئەنجامێدا و ئاخر شتیش دێتەوە بەلای ئەڵێ قوربان ئەمەش کلیلی خانۆکەیە بە کاملی چۆن ئەتەوێت بەو شێوازە دروست کراوە و ئەوش مەساریفە چی سەرف کراوە چی هین بۆ ئاوا بەو شێوازە ئەیخاتە بەردەسی خاوەنی دوکانەکە ئەوش پێ ئەڵێ کوڕم کلیلەکە هەڵگرە ئەم خانووە هەدیەیە بۆ تۆ چەندین ساڵە من کچێکم هەیە خۆتیش ئەزانی چەند جوانە و چەند ڕێک و پێکە بیرم لێ ئەکردەوە بیدەم بە کێ شایستەی ئەم کچەی من بێ وە سومعەتم بپارێزێ وە شەرەفم بپارێزێ ئێستا چەندێکە مراقبەی تۆکەم تۆ شایستەترین کەسی ئەوە لەم دەقەوە من کچەکەم لە تۆ مارە ئەبڕم و ئەو خانووەش هەدیەی هەردووکتان بێ ئەویش دەسەکا بە گریان و ئەڵێ بۆ ئەگری کوڕم ئەڵێ وەڵڵاهی بڵێم چی مامەگیان بەخوا من ڕۆژێ ئاوا حادیسەیەک ئاوا بوو لەگەڵ مامۆسای مزگەوتەکە بەو شێوازە من زۆر بێتاقەت بووم حاڵی دایکم و ئەوە هەرچی پارەم هەبووم بەساریفی ماڵی دەرەکرد بەساریفی دەوا و دەرمانی دایک و باوکم بوو ئیتر زۆر خەفەتم خوارد ئەوە تا ئێستا خوا گەیانمێ ئەو شوێنە کە وەسێتی مامۆساکەم جێبەجێ کرد ئەویش ئەڵێ بۆ دایک و باوکت ئەوەندە نەخۆشن ئەڵێ لەم دەقە بەدەوا مەساریفی دایک و باوکشت لەسەر من بێ ئیتر من مەسروفیانەکەم ئیتر تۆ حەقت لێیان نەبێ من لەبەر خاتری خوا مینە شتێکی ئاواکەم کە لە شوێنێکی خۆیان خێر و سەدەقاتەکانم بگاتە شوێنی خۆی
إنساني مسلمان أجر الأخوة بترسي أجر رول الأخوة بك أخوي جورا دروي لي أكاتوا خوي تعالى خوي فرمي ومن يتق الله يجعل له مخرجا هركسي الأخوة بترسي خوي تعالى دروي لي أكاتوا ويرزقه من حيث لا يحتسب لشون يكو بوي أن يريك رزق الوزيب أن يريك بيري لنا كردو. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء